منای خوای گەورە سەبارەت بە هاتنی ئەو هونەرمەندە تورکە ئەمڕۆ لە میدیاکانیان کردیان بۆ شتێکی گەورە چیرۆکێکی سیر لە پشتێتی بەداخەوە میدیا هەرگیز ناوێ وێنە ڕاستیەکە نەقەوتە چیرۆکەکە ئەمەیە زەویەکی ئێجگار نایاب لە نێوان 100 مەتری و 120 مەتری بەرامبەر فڕۆکەخانە نزیک عەنکاوە زەوی مەسیحیەکان بوو 612 دۆنم بوو بای زەویەکە کە ئەو کاتێ ئێمە خەمڵانمان بەهاکەی نزیکەی ملیارێک و 200 ملیۆن دۆلار بوو واتە 120,000 دەفتەر واتە ئەگەر تەمەنی 328 ساڵ بێت هەموو ڕۆژەیەک دەفتەر دۆلار بخۆی ئەو جا پارەی ئەم زەویە تەواو بێ ئەم زەویان برد قەرار بوو لالا بیکە بە پرۆژەی پاڤیلۆن ئەربیل ئەوە بوو کۆمەڵە هەیکەلی کرد و هەوڵیاندا نەفرۆشە بزان نزیکەی چلدا نەفرۆشە وەریان گرتەوە لەوان دوو کۆمپانیای تریان هێنا ئیماراتی و مصری ئەوان جێبەجێکەن و تەنفیزیکەن تەنانەت کەسێکیان هێنا بە ناوی ڕەحمە ڕیاضەوە نزیکەی 40 دەفتەریان پێدا ڕیکلامی بکا بۆم پرۆژە ڕیکلامەکەش پێم وایە لە تورکیا تۆمارکرا بوو باشە و 40 دەفتەرە شەروا ڕۆی هەر ئەوە نەبوو ئێستا کۆمپانیایەکی تورکیان هێناوە ناوی ڕامسە ئەنوێ ئەم کۆمپانیان ڤێلانە بکە زەوی بە بەلاش وەرگرە ڤێلایەک تیا بدەن بە ملیۆن بۆ 2 ملیۆن دۆلار نێتت هەبێ سەر و ملیارێ دۆلار ملیارێک و 200 ملیۆن دۆلار قازانجکەی ئەمە بکەن بە دەستکەوت ئەنوێ مەسەلەن نانسی عەجەمیش بێرنەوش ڕیکلامی بۆ بکە و کۆمەڵێک پارە ئەمە بزنسێکی گەورەیە تەبعەن وەبەرهێنان لە زەویە گەورەترین دزی و تاڵانیە زیاترە لەنەوت وەر ئەوە نییە وە یەک زەویە من دەیانت بۆ ڕیزەکەم کەوا براوە مەسەلەن خۆ پێشەوەی بگەی بەو شوێنە 13 ملیۆن مەتر تر برا ئەربیل هێڵس 13 ئەمە کفرە لە دنیا 13 ملیۆن مەتر زەوی بدرێ بە یەکێ بەناوی وەبەرهێنانەوە بڵێوە زەوی بەلاش بۆ خۆت ڤێلایە بدە بە 6 ملیۆن 8 ملیۆن 10 ملیۆن دۆلار هەر پای زەویەکە 6 میلیارد دۆلارە 600,000 دەفتەر دۆلارە ئەبرێ و خۆشیەکەی لەوەی ئەنوێ ئەمەش هێنانی هونەرمەندێک کە بەپارە هاتووە بە ڕیکلام هاتووە بۆ ئەوەی سەر و ملیارێ دۆلار یان دەستکەوێت لە فرۆشتنی زەویەکەیە خانووەکە نزیکەی لەوانەیە 20 دەفتەری تێبچێ ئەیدەن بە 2 ملیۆن دۆلار ئەمەیانوێ بکەن بە دەستکەوتێکی گەورە گرنگ بوو خەڵک ئەم ڕاستیەش بزانێت کاتێکی